بسم الله الرحمن الرحیم بەنێوی خوددا لە شاری بۆکان هەرشتە دروست دەکەم. 3 ساڵە دەستم پێ کردە لەگەڵ هێوە ژنێکم بوو ئەرهانەوەس کەسەی خۆمان دەکەین بە چودا. وای بانێ گەستم نەخەیە ئاردەکەم تێ کرد و خێم تێ کرد و ئاو بە دەستی خۆشم کرد و دایری فشێلە بەلاقدەی شێرین بەڵاندی لالوێنی مەخسووسی خۆ هەیە کەوشی مەخسووسی خۆ هەیە لە پێی دەکەم کڕیمە خاوێنن ئەدێ لە پێی دەکەم و دێشێلم و ئاو خۆش دەبێ و هەوڵە بەدەستی خۆشی دەکەم و لە دوایدا ئەم گوتکەکان دەگرین و هەویری نان بەستەیە ئەوە توندە دەبێت تون بێ بۆی ئەگەر نەکەوێ هەلبێت و شت بێ هەویری نان بێ بەتەنیا فۆجیر نابێ دەبێت زۆر تون بێ دەنا گیر نابێ. وەڵا بۆ نێو برنج و ئاوە بەکاڵی هەر بەتەنە لێی دەنێن هەرشتە گەورەکەی ئیدەستی قەدیم سازیان دەکرد بەدەست ئیدە هەم بۆ دەستگای هەیە سازی دەکەن دەکەنە چڵاو کشمیش و ئاوە ڕۆنپیاز وشتی تێ دەکەن هیوای پێ خۆشە گۆشتی تێ دەکا گەورەکەی ئەوە ناوە بۆ نێو برنج جوانە. ئادی چاکی بۆ دەکڕم ناوەڵا ئاردی چی بۆ دەکڕم؟ ئادی سێستارە لەو ئادە چاکەی بۆ دەکڕم دەنانەوەڵی چکەی بۆ ناکڕم ئەرێ وەڵا گران بوو دێ ئاردەکەمان گران بوو خێەکە گران بوو ئەمیش وەڵا گرانم کردووە. وەڵا زستان و پاییزەکەی هاوینان دەیکەم ئاوە بۆ مشتری دایدەنێم هاوینای وایە دێدەی بە دەکڕێ هەر بە ئیشتیا داڵی ئیشتیامان لێ واشە بۆ پاییز و زستانەکە ئیدی مشتریەکە زۆرە بۆ دوکان دانەوێ ماڵان دانەوێ هەرشتە خاوەکەی دەکڕن بۆ نێو ئاش و نێو سوب و خەڵکیش دێ دەیبا و دوکاندار دێن و ئاشنا شتێ خۆمان بێ بخۆم بۆ ئان دەبم و دەنا بخۆیان دێن ئاوە. بڵای هێوەژنێکم سازی دەکرد تازای دەستگاکە کڕێ بوو کتیوە لە پێکەوە دەکەین بە نیوەی ئەمیش هەوڵە نەمدەزانی ئەریدا فێر بووم هەر پێکەوە دەمان کرد ئەریمە ماڵەکەمان لەوێ ڕۆیشت و هاتی نێرە ئەوە لێرە هەست قسەی خۆمان دەکەین ئەو لێوێ دەیکا لە مەجبورە منژە و لێرە دەکەین باشە کەم تا کورتێکاوێ خەزی ماڵەکەی دەردێنێ خەراب نییە دەناتە بڵێ ئەرکشتی هەیە ئازابی زۆرە دەبێ هەویرەکەی پشێری بشک بێتەوە بیکەی سووری کەیەوە بدای بێژم خاینی کەمەوە دۆزخواڵەکە لێ کەمەوە ئەوانەیە هەموو هەیە. بەری وەڵاو دوای دەکەیە بەری وەڵام من جەری وایە چێشمان نێبوو نێوڕۆ جەری وایە شەیە ساز دەکەم بەشی نێوڕۆژ بەری وەڵا کاری ماڵ پەکخانی ماڵم کەم پێ دەکرێ وەک جاران نییە چونە دەرێکم پێ ناکرێ ئاوای دە وەڵام بە دوای دەکەم وەڵای کاری ماڵی دوای دەکەم بەڵام حیلاتیش نییە خەرج گران و مەجبورین و پیاوەکەشمان نەخۆشە بۆ خۆی کارشتی پێ ناکرێ وەک ساڵان دەنا وەڵا بۆ دوای دەکەوی پێم خەراب نییە من هەر چەندی بڵێ لە کاتمانەوە دوایکەوی هیچ مەسەلەیەک نەکات فرایەت دەکەوێ مثلا بۆ کۆمەڵ خەرجی مێ دەکەی ئی ماڵەیە هەزار احتیاج محتاجی هەیە
خەزم خارج گرانە نەفەرێکش دەرقەتی 2 نەفەر نایە دەرقەتی 3 نەفەر نایە دەبێت هەموو هەر کار بکەن و زۆریشم پێ خۆشە ئەو ژنانەیە تا سێژن هاتوون کوتیانە دەیکەم کوتمەوە دەبیکەم بە نێوەی دەیکەین نەهاتوونەوە کوتم بۆ یاریدەم بکەم پۆڵێک و دەدەمێ نەهاتوونەوە لەنا هەتا ئەوەشم پێ کوتون هەتا پارەکانە ژنێکی جیرانمان لەگەڵی دەکردم پاربەهارێ پارەکە پاییزە زۆر باش بوون پێکەوە دەمان کرد ئەدر هەنەوە بۆ جێبەجێ نابێ نیکە لەناوڵا خراپ نیە زۆریشم پێ خۆشات کەسەکە ئەو کارەکە جاکاری دیکە بکە کۆمەک بە ماڵێ بکە زۆر باشەیە دیوەڵای خراپ نییە وڵاتیادێشی بوونەوەکەی ئەدێ جەلی وایە زۆرش کرد بە هەناوڵان نزیکەی ساعتی کەجا بم هەیە بۆ چاک سوور بێتەوەنی ساعتی کە جاریشکەوە دەبێت بۆ سووربوونەوەی تەواو بێدی ئێستا هەر خاوە ئەوە لێشی دەکەمەوە و سووری دەکەمەوە ئەرهاوە هەر شتەکەی لەسەران دروستمان دەکرد دروستم دەکرد ئەوە دێخەمان نێو سازەکە و سووری دەکەمەوە زۆری پێدەچێت بۆ سووربوونەوەکەی دەبێت جوان سوور بێتەوە و ئەگە کاڵیش بێ دەڵەن کاڵە دەبێت حتمما جوان سوور بێتە ئاو سوور بێتەوە دێوەک ئەوەیە ئاوا دەبێت سوور بێتە زایدی کەسێک ئەگەر لە توانایدا بێ هیچ مەسەلەیەک نیە دەبێت کار بکە و کار جەوهەری ئیحسانی و بەشەر هەر تا هەسووڕێ بۆ قەڵب و بەدەنەکەی خۆی خۆشە و ما افتخارە بۆ ژنیش و بۆ پیاوەکەش ئەگەر هەردووکیان کار بکەن زۆریش خۆشم زۆریشم پێ خۆشە زۆریشم پێ خۆشەگەی کێک بێ بڵە وەڵاهی من ئەو کارە دەکەم دەڵێم بیکە بۆ نایکرد هاتنیشی بێ کار چ دەکەیت مەسەڵەن ئیوایە دەسماڵ چا دەکەی وایە کرۆس چا دەکات دەڵێم بیکە بۆ نایکرد بێ کار دەبێت دەڵێ چی لە بێکاری هەر چاتراوە لەوە چاتراگەر بگەڕێ بچێ جێگایەکی وەڵای بیکە ڕامەوەستا